بەناوی خی گەورە میرەبان ئازیزانم سلااوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە بەرنامە یۆرۆ ئەمریکا بە ئەوەی بەڕێز و خۆشەوی شاد دەبمەوە. ئەمڕۆ چوارەم ڕۆژی یاریەکانی یۆرۆیە و یاریەکانی کۆمەڵەیەکی نوێ لە یۆرۆ ئەنجام ئەدرێت و یەکێک لە ڕکابەرە بەهێزەکانی یۆرۆ ئەمڕۆ یەکەم تاقیکردنەوەی خۆی ئەنجام دەدات. شەوی ڕابردوو ئەنگلتەرا بە زەحمەت سەرکەوتنی بەسەر سربیا تۆمار کرد. ئەمڕۆ لەگەڵ میوانەکانم باسکردنمان دەبێت لەسەر سەرکەوتنەکەی ئینگلتەرا واروا باسی یاریەکانی دوێنێ و باسی و سیاری ئەمڕۆژ کە ئەنجام بدرێت بە تایبەتی یاری نێوان فەڕەنسا و نەمسا کە یاریکی تایبەتمەند و لووتکە دەبێت. بە خۆشحاڵیشەوە لا بەرنامەی ئەمڕۆ میوانداری بەڕێز لێر حەمید شیکەرەوەی وەرشیمان کردووە. کاک لێر بەخێر بێی سەر چاو. دژی کاک محەممەد جان سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاسی کەناڵی پەیامەکەم، سوپاسی بەڕێستانەکەم و هەروەها بینەرانیش کە جۆبیستمان. زۆر سوپاس کاک لێرجان. هاوڕێی عزیز و خۆشەویستیشم کاکە یادگار محەممەد جارێکتر لەگەڵ مامادەیە هەمیشە ماندوو نەبی. زۆر سوپاس کاک محەممەد، سوپاس بۆ جانات و بۆ بینەرانیش. قوربانتم. بە کۆی گشتی کاک لێربام جاریان لای تۆ دەست پێ بکەم لەبەی دوێنێ لەگەڵ یادگارە زۆرمان وت لەسەر ئینگلتەرا دوای دەستبوون سەری بەس بابزانم جەنابەت خوێندنەوە چییە بۆم ئینگلتەرا و هەروەها ئەو ئەنجامی کە بەرامبەر بە سربیا دەستەبەری کرد پێ دوایە ئەنجامێک بوو مای گەشتبینی بوو یا مای ڕەشبینی بوو بۆ ئینگلیزەکان چ لە شێواز یاریکردن چ لە ڕووی دەرکەوتنی یاریزانەکان. وەڵایی کاک محەممەد جان ئەوەی ڕاستی من تیپی ئینگلتەرا وەکو یاریزان سیر بکەیت باوەڕکە لەوانەیە تیپی وەکوان بەهێز نەبێت عیتی ئەو نە بەهێزە وەکو یاریزان بەس سیرەکەی نازانم هیچ شتێوام لێ نەبی با بڵێ ئەها تاکتیکێک شتێک یعنی جێی سەرنج بێ ئەوەی یاریەکەن یاریزانەکانە یعنی سێکە یاریەکەن لە لاکانەوە با بڵێن باڵی بەرگری باڵی هێرشبەر دامەزن هەروەکو هەم هەر تیپێکیکە بەڵام سیرەکەی یعنی ئەم ڕاهێنەرە شتی وای لێ نابینم بۆ نمونە ینی تەنانەت لە یاریگای خۆیان لە ناوین خاچی خۆیان کە یۆرۆی پێشوو یاری کۆتایی لەگەڵ ئیتاڵیایە لە دەقەی سێ بابزام سێ بوو بەرگری کارێک گۆڵی کردو وتم لەوانێ بۆ 4 و 5 بڕۆ ئێسێرەکەم لەو گۆڵەیە چەخین کەواتام ڕاهێنەرە عین شتی وای پێ نییە گۆڕانکاری بکە لە ناو تۆ پێ دوایە کۆی گشتی یاریکردنی ئینگلتەرا لە ڕووی ستایلی یاریکردنەوە کە ئینگلیزەکان خۆشیان بەتخاونی تۆ پێزان دوورە لە ستایلی یاریکردن لە کاتێکە هەموو یاریزانەکان لەبەردەمە و ڕانەرانە لەبەردەستێ و ڕانەرانن کە خاوەنی ستایلی یاریکردن هەمویان یاریزان هەمویان وەڵام من لەوانێ بە ئەفسانەیان بزانم ئستورەی تۆپی پێ ئینگلیزن یعنی کامیان خراپە وەرە بۆ مسێک ئەو واڵکەر لەو تەمەنەیە هیچ هێرشبەرێک ناتوانێت لی دەرچێت یعنی پارەکە بۆ نمونە لەگەڵ مانسیتیە نەمبینی ئەو ڤینیسیۆسی کە ئەم ساڵ چی ناکرد پارەکە هەر دیار نەبوو لەبەردەم واڵکرد ئەوە یەکێکە لەو یاریزانانەی بەڕاستی هەر ئەڵبژاردەیەکەی بێبێ شانازی پێ بەڵام نازان ئەم ڕاهێنەرە من نازانم وەکو خۆم شتێ وای لێ نابینم تاکتیکێک یاری بگۆڕێ مەسەلە نەها شێهات لۆنەکە یاری هین زۆر پێ جوانتر بوو سربیا سیرەکەی یاریان فراوانە کردەوە ساحیان هینە کردەوە فراوانە کرد و تۆپەکانیان خستە لاکانەوە بە ئۆڤەر بەس ئەوەی تایە لە عمقەوە هەستم ناکرد ناوەندێکی هێرشبەری وای ئەسێسکاری هەبێ لە عمقەوە تۆپ بکات چکە بەس لە لاکانەوە بەڕاستی هەوڵدان بەس لە لاکانەوە ناکرێت چکە لە لاکانەوە کۆ زەختت کرد ناوەڕاست بۆ لە عمقەوە بۆ شایی بۆ دروستە بێ بەس هەر لە لاکانەوە بوو ئەوی شتێ بەرامبەر بەرگریەکە ناتوانیت ینی زۆر ئینکە مەگەرەر ئۆڤەراتیش ئێستا قورس بووە بەڕاستی دەست خۆش کاگلێر بە سەرنجی تۆوەرگرم یادگارجان هەمان لەگەڵ کاگلێرە هاوڕێ وەکو یاریکردنی ئینگلتەرا کردی وەکو گۆڕانکارەکان بە کۆینەوە خولەک من پێم وایە تاوان سەرەتا بەنای خۆی گەورە سوپاس بۆ جەنابتان و خۆشحاڵم لەگەڵ برای گەورەم کاک دلێر کە ئێمە لە ساڵی 90ەکانەوە بێکەوە سەیری یاریەکەین لێرە لە خزمەتیان پێم وا بێت من دوێنێ باسمان کرد کاک محەممەد هەڵبژاردە ئینگلتەرا من بە درێژایی مێژوو بۆم هێنێتەوە هەمیشە تیپێکی بەهێز بووە هەمیشە ئەستێرەی تیا بووە بڕۆ بۆ 20ەکان و 10ەکان و 30ەکان وەکو وتم و دوای وەرە بۆ جیلی بۆ بیمۆر و ئەو سەردەمە کە لە فڕەنسی سەرپەرشتیانە کرد وەرە بۆ 7ەکان و 8ەکان و 90ەکان و دواتریش
ئینگلتەرا هەمیشە تیپێکی بێز بووە بەڵام ئایا چێ ئەتوانێ قیادەی ئەم کۆمەڵ ئەستێرەیەکە دوێنێ باسمان کرد کە بتوانێت شتێکی لێ پێک بێنێت تاوەکو ڕکابەری بکە چکە هەڵبژاردەی ئینگلتەرا پێویستی بە ڕاهێنەرێکە بەڕاستی کە سەیتەرە بکە بەسەر یاریزانەکانە بەسەر ئەستێرەی یاریزانەکانەوە بەسەر ئەو شێوازی یاریکردنەکە کە یاریزانەکان ئێستا خۆتان ئاماژەتان پێکرد لە نێو یانەکانە هەرێکان لەبەردەستی ڕاهێنەرێکی بەناوبانگ و لێ هاتوون یعنی دوجار چی ئەوێ لە هەڵبژاردەیە چکە پێش بەرنامەی باسمان کرد یاری هەڵبژاردە قورسە لە وەکو یانەکان نییە هەڵبژاردە بە بەردەوامی تۆ کۆمەڵە یاریزانی تایبەتن هەڵیانە بژێری یاریان پێکێ بە زیانەکە ئەگەر لەم مەرکەزیانم بوو لەو مەرکەزیان خراببووە ئەی هێنم یاریزانە کڕم بەڵام بۆ هەڵبژاردە ئەمە نیە بۆیە پێم وایە ساوزگێت دوێنێش لەم حەی دەسیم نەبینی لەگەڵ ئەم هەڵبژاردەیە لە پێکهاتەکەیە لە شێوازی یاریکردنەکەیە لە شتێکی سەرنجڕاکێشا کە بڵین ئەمە جێدەستی ئەم ڕاهێنەرەیە نەخێر ئەم وەرزەیە ئەم پاڵاوانتێک گۆڕانکاری کردووە ئەوەی ئەژیان پێ دەڵێم هەڵبژاردەی ئینگلتەرا ئێستا تیپێکی بەهێزە وم پێم وابێ لە پاڵێوراوەکانی پێشەوەی بۆ دەستەبەرکردنی نازناوەکە بەڵام لەگەڵەوەشا دوێنێ ئیفتیخار بوو دوێنێ فەقیر بوو لە پلان و لە تەکتیکە یعنی سڕبیا زۆر باشتر بە شێوازەوەی کە کاکلێر فەرمووی یاریان بڵاوە کردەوە یاریان کۆوە کردەوە کەی بیانویستە هێرشی خەتەریانە بەر کەی بیانویستە تۆپەکان هێنایەوە ناوەڕاست و ئینگلتەرا ڕاکێشا بۆ ناوەڕاست ئەمە دوجار جەودەی یاریزانەکانە بڵین تایبەتمەندێتی یاریزانەکانە پیلینگان گۆڵێک کات و بەو گۆڵەیەنە دەرەوە ئەجینا ئەگەر هەڵبژاردەی ئینگلتەرا بەدەست ڕاهێنەرێکی خۆیەوە بێم پێم وابێ لە 3 گۆڵ لە 4 گۆڵ کەتری ناکرد زۆر باشە لەگەڵ مابن دەچمە لای ئەو ئامارەی دوێنێکە باسم کرد یادگارجان دوێنێ خۆشتم لەگەڵا بووی دوێنێ ئامارێکمدا لەسەرەوەی کە فۆدین و بلینگام دووە ستێری لا و دیارن لە یۆرۆی ئەم ساڵە بەشداریان کردووە لە تەمەن و لە باڵەکان و لە ناوەند وەکو یاریکردنەوەکو ژمارەی گۆڵی ژوتمان فۆدین 27 گۆڵ و 8 ئەسیستی لەگەڵ مانچستەر سیتیدا کردووە لە بەرامبەردا بلینگام 19 گۆڵ و 6 ئەسیستی لەگەڵ ڕیال مەدریددا کردووە لەگەڵ هەڵبژاردی ئینگلتەرا پاش ئەنجامدانی یەکەم یاری ئەمە سەرنجتان وەرگرم کاگلێر فیلفۆدین 90 خولەک یاری کرد 0 گۆڵ 0 شوت 0 ئەسیست 0 تێپەڕاندن لە 57 پاسدا 49 پاسیشی ڕاست بووە ئەم ئامارە چیمان پێ دەڵێ کاگلێر لە دیدی تۆ بۆ یاریزانێکی وەکو فیلفۆدین کە پاشتین یاریزانێ مەرزەی پریمەر لیگ بوو بێگومان کاک محەممەد گیان فیلفۆدین ئەم ساڵ لەوانەیە بڵێم نیوەی سەرکەوتنەکانی مانستی بوو لە پرێمەر لیگ لە سەنیاریەوە بزانام ئاتریکی کرد جگەوە لە ئاسێستەکانی وەکە تۆ ئێستا ئاماژەت پێ کرد بەڵام سەیرەکەی لە تیپێکی وەک ئینگلتەرا ئەو تا ئەو ئامارەکانیەتی دەوەرە تۆ بەراوردیکە لەگەڵ مانستیە بزانێت چەندێ ئەڵێ ئەمە و یاریزانەیە بێگومان نە واتە هۆکارەکەی چی ینی هەر ڕانەرێ شێوار مرکزی یاریکردنیەتی یاخود ئەو قسەی یادگار کاڵێ یاریزان بەردەوام دەرکەوتنی لە هەڵبژاردەیە گرنگترەوە گلایانەکانە لەبەری قورسترە خۆی قسەی کاک یادگار زۆر تەواوە چکە تۆ دوو مەرحەلە یاریەکەیت بیستیانەیە 90 بە 90 38 چکە بەردەوام تۆ ئەمە یاریەکە هەموو هەفتەیەک جگە لە یارەکانی چامپیۆنز لیگ جگە لە دوو کاسی هەیە ئەمە تەبعاً وا کات تۆ زیاتر ئینسجام زۆر ئەساسە بۆ تیپ سەرەکی ترین شت کە لە ناو تیپە ئینسجامە تیپ ئینسجامی بەقووەت بوو بڕوا بکە زۆر جاڵێن بە یاریزانی ئەفسانە نییە یعنی سەیرێکی هەندێک تیپ هەیە خستن لە هەموو شتێک گرنگترە بڵێ یعنی بۆ نمونەیەکت بۆ بێنمەوە ئەو ساڵێ ئەگەر خۆت بەبیرت بێ میلان لەگەڵ دیپۆرتیڤۆ لا کارۆنا ئەوان بەس یاریزانێک چاونای ڤالی ڕۆم بوو لە ساحەی میلانە 4-1 تەواو بوو ئەوەنە ئینسجامی بەقووت بۆ تیپە ینی من تا ئێستا دێتۆ بیرم ینی سەرسامم پێیان لە ساحەی خۆیان ڕیمۆنتادایان 4 و هیچ بردیانەوە یعنی ئەوەنە ئینسجانی بوون بە شێر ئەوەنە ئینسجامیبان بەقووت بوو یعنی پاس غەڵەتیان ناکرد ڕاستە اینجا ئەمە زۆر ئەساسە بێگومان لە مانسیتی ئینسجامەکەیان زۆر زۆرە هەڵبژاردەش وەکو کاک یادگار باسی کرد درەنگ یەک ئەگرنەوە یاری ئەکەن و زۆر جیاوازە چکە تۆ بەردەوام لەوێ یاریەکەی ئێستا من و تۆ هەموو ڕۆژ بەیەکەوە لە یەکتر زیاتر تێگەین وەکەوەی زوو درەنگ یەکتری ببینی ڕاست
ئەوە ئۆکارەکەی دەستخۆش یاریان هەر لەسەر فۆدینەوانێ لەسەر و ئامارانەی کام بە کە دوێنێش لەسەر بلینگام خوێنەوە حەزەکەم سەرنجی تۆش بزانم بلینگام 86 خولەک یاری کردووە گۆڵێکی کردووە 2 تۆپی لێداوە بۆ گۆڵ ئەسیستی نەبووە 2 تێپەڕانی سەرکەوتی کردو لە کوێ هەفتا پاس 67 پاسەکانی دروست بووە و ئاسێکی ناوازەی پێشکەش کردووە و باشترین یاریزانی یارێکە بووە لێرەدا من دەپرسم یعنی حەز دەکەم بە ڕاشکاوانە بۆ پرسیارەکەشم ئاڕاستێر دوولە ئایا هەموو سەبەبەکان بین بەسەر ساوزگەیتە یاخودەوەتە ئەوە بێلینگهامە کە وای کردووە لە هەڵبژاردەکەشیە خۆی ئەو یاریزانام ینی بە هەمان ستایل یاریکردنی ڕیاڵ مەدرید گۆڵی تۆمار کرد وەکو یێرشبەرێکی نوێوەمی من پێم وایە هەندێک یاریزان هەیە هەر لە خاڵقەوە لە ئەسڵەوە کە ئەخوڵقێن بۆ یاریکردن جەودەیەکیان تایە یا تایبەتمەندیەکیان تایە لە یاریزانی تران نییە پلینگامی چەکە لەوانە کاتێک هاتە دۆرمۆن مناڵێک بوو سەیرە دەکرد یاریەکی کرد لە دۆرمۆنە یعنی لە ماوەی دوو یاری بۆ سێ یاری متمانی ڕاهێنەری بەدەستێنا بوو لە باشترین پێگەی تیپەکەیە کە پێگەی پشت هێرشبەر بوو یا ناوەڕاستکار بوو لەو شوێنە بوو بە یاریزانی سەرەکی کەواتە ئەم جەودەیە ئەم جەودەیە وای کرد کە لە دۆرمۆنەوە ئەچێتە لە کەشی بۆ نزیگا چێتە کەشی لالیگاوە لەگەڵ ڕیاڵ مەدریدام ساڵ هەمومان بینیمان پلینگام چی کرد بۆ ڕیاڵ مەدرید کەواتە ئەم یاریزانە خۆی ئەمەی تیا هەیە کە بتوانێت شتێک بکات خارقی بێ خارقی یعنی جیاواز بێ لە جێدەستی من پێم وانە بە هیچ شێوەیە جێدەستی ڕاهێنەر بەم یاریزانانەوە دیار بێ باشترین نمونەوە ئێستا باسی فۆدینمان کرد فۆدین باشترین یاریزانی پریمەر لیگ بووە ئەگەر ڕاهێنەر جێدەستی دیار بێ بەم یاریزانانەوە یا باش تەوزیفکردنی یاریزانەکە لە شوێنی خۆیان بکات یا بزانێ کەشێکی وا لە پێکاتەکەە بخوڵقێنێ بە پلانێک کە بتوانێ ئەم یاریزانە کاریگەر بێ لە پێکاتەکەیە کەواتاڵین ساوزگێت ڕاهێنەرێکی باشە بەڵام من پێم وایە بە هەموو پێوەرەکان ساوزگێت لە ئاستی هەڵبژاردە ئینگلتەرانیە خۆ من ئەگەر ئینگلتەرا لەم زەمبەکە فۆدین نیە زەمبەکە فۆدینیە وەکو کاکلێر باسی کردەوە کارانە دەوریە بەڵام لەگەڵیشیا تۆ بیرمان نەچێ یواکیم لۆف کە ڕاهێنەری هەڵبژاردەی ئەڵمانیا بوو چەند لاوی هێنا لە لاوانەوە هێنانی بۆ منتەخەبکردنی باسکێری گەورە کیشۆرەکان چۆ بەشداری کیشۆرەکانی کرد بە تیمی دووەمی ئەڵمانیا نەنا مەبەستم چەند یاریژان بوون بە ئەستێرە یعنی تۆ شەر نییە یاریزانەکەت لە خولا خراپ بێ یا لەگەڵ یانەکە خراپ بێ یا لەگەڵ یانەکەت باش بێت تۆ ئەبێ ئیستیغلالی کەی بێنی ئەم جەودەیە لە هەڵبژاردەکە تا جێدەست دیار بێ پێوەی کەواتە من پێم وایە زەمبەکە زەمبی فۆدینە لە بەرامبەی شاپێلینگام هیچ جێدەستێکی ساوزگێتی پێوە دیار نییە ئەمە ئەستێرەی پیلینگامەکەەوە من با پێشت بڵێم پیلینگام ئێستاش بۆ ئاستەشەوە من بەخرا بینیم دوێنە لە هەڵبژاردە ئینگلتەرە کە ئیتوانی باشتریش پێشکەش شانی باشتر بێ باش زافێ بۆ قسەکەی کاک یادگار بەڵێ بلینگام یەکێکە لەو یاریزانە بەو تەمەنەشەوە یعنی ئەوەنە مسەیترە لە ناو یاریگایە یعنی کەئەنەما یاریزان لەگەڵ یاری ناکات کاتەوە خەلوقی یادگارە کە باسێکاڵێ بێ خۆی لە دۆرتمۆندی شوا بوو لە ڕیاڵی شوایە یعنی لە ڕیاڵ ئێستا دەوری سەرڕمە بینی ئەگەڕێتەوە یارمەتی باڵەکانی شەدەوەکو تۆڵی لەبەرەوە یاریزانە کە هیچ خۆی کانەما یاریزان لە دەوری نییە یاریەکە واتامەی ئەو ڕاهێنەرە نییە اینجا شتێتر ساکە یعنی تۆ لەو عمقەیان ئەڕۆژ ناچوو یان خەتوێ ناچووە پێشەوە مەزبوور ئەگەڕ ئێوەرە ئەمێ باس ئەو تێبینیانە باس بکەم لەسەرەوە ڕای هەردووکتان لەسەر گەترا یاریکردنی ئارنۆڵد یعنی من لێکێ لەو کۆمنتانەی کە شەی ڕابردوش بۆ ماوە زۆر سەرنجی ڕاکێشان یاریکردنی ئارنۆڵ لە ناوەندا لە کاتێکا تۆ کارلەگەر و چەندین یاریزانی تری ناوەندەیە ماینۆ ئەم یاریزانانەوەی ئەمەی تێبینی یەکەم دووەمیان ئەگەر بێت تو یاریزانێکی دیکە لە پاڵ یاخود بێلینگام بێتەوە لای یعنیمە بۆ چونیەوە لێ وەرگرم بێلینگام بێتەوە لای ڕایس یاری بکاتدایە ناتوانێ ئەمانەوە خەسەتە پێشکەش بکە وەجگەلەوە وابێ پاڵمەر لە پشتیم یاریزانانەوە یاریکە ئەو قسەی تۆ زۆر تەواوە منیش ڕایم لەگەڵەوەیە بەڕاستی ئەو ئارنۆڵدە ساڵانی پێشوو زۆر ئاسێکی بەرزیە و بەسوا چەند ساڵێکە لە لیڤەرپوڵیش تەنانەت بەحساب وەکو باڵی بەرگری وەهمی یاریەکات زۆر زیاترێتە عمقەوە ئەوە تاڵان زۆر جار گواردیۆلاش بە کانسیلۆ یاری ئەکرد تامان منەوە زۆر بە باش نازانم ئەو ئینە
ئەو تاکنیکە بۆ نمونە هەرچیەک بێ چونکە بۆ کە توای تاوێت لێرە تۆ زەختت کرد سەیرەکەی ئەو تاکەت چۆڵ کرد بەرگری کارێک ئەڕوا ئەوێ پڕەوەکە تۆ لێرە عەدەدیت کەمەوە بێ لەبەرەوە هەر لە تاچی خۆی باشتر یاریەکە ئەو یاریزانە هەرچە لەم دوای ئاسی زۆر دابەزی زۆر جار خەلەلی لیڤەرپولیش وەکو تۆ ئەڵێی بزەبت پالمەر بێتە ئەوێ ئینیش بلینگام لەگەڵ ڕایسە زۆر پێم وایە بلینگام لە هەر شوێنێکی یاریگا یاری پێ بکە یاری خۆی چکە وەکو وتمانێت تر باوەڕە باسی نەکەیت چکام کوڕک یعنی هینێکی تایە ئەوەیەکی تیا هەیە کە بتوانێت لە هەر شوێنێکی یاریگا ئەمە بینیمان کاردیف بۆ دۆرتموند ڕیاڵ و ئینگلتەرا شەومان بۆ سەرماوە ئەنچیلۆتی لە شوێنی خۆی لای بردێ شوێنی ترەوە تا گۆڵکاریش بوو دوام گۆڵکار بوو دوێنێ تقریبان بینیم هاتە دواوە بۆ شوێنی ناوەندی ارتیکاز ئەگەڕا بە هەموو خۆی خەسڵەتی وایە دوای تۆپەکەی بلینگام دوای تۆپەکەی ئەو ئەفوکات یادوارد ئەو خەسڵەتە لە چێ بینیومە لە منتەخەب ئەڵمانیا لە مایکل بالاک بەزەبت ئاینە مسەیتر هەموو شوێنەکان یاری ئەکرد یعنی ئەرتیکاز و میحوەریش یاری ئەکرد چێلسی لە بارنیش بالاگەر من پێم وایە واز لە پیلینگام بێنین ئەوەی کە ئێستا پێویستە بۆم یاریانەی تەرخۆی چاکە ڕاهێنەرەکەی بەڕاستی تا ئێستا من تا یاریەکەی دوێنێش لەم حەیدەسی ئەوم بە تیپەکەەوە نەبینیەوە ئەمە یاریزانەکان خۆیانن بۆ نمونە ئاستێکی ئەمە ئەستێرەیەکی وەکو پیلینگامێت گۆڵێکی بۆ کاتوێتە دەرەوە من پێم وابێت دوێنێ لە 5 خولەک بۆ 7 خولەکی گێمی دووەم سڕبیا یەک زەختیان لە ناوەڕاست بۆ نزیکی ناوچەی سزای ئینگلتەرا دروست کرد هەر شێوانیانن دوو جار پیلینگام تۆپەکەی بچڕانەوە هێنایەتەوە پێشەوە دوو جاریتریش بەرگی کارەکان من پێم وایە کە سەیری ئەم شێوازی یاریکردنی ئینگلتەراکەی بە تایبەتی لە هێڵی دواوەیە ئەگەر تیپێک تۆزێ تەرکیز لە پێشەوە یاری لەگەڵ ئینگلتەرا بکە زۆر باسانی گۆڵی لە تۆمارەکە چونکە بەڕاستی بۆ شایەشی زۆر بەجێمێنێ ئەم خطوتی ناوەڕاستە بۆ هێڵی پێشەوە کە هێرشە بەنوەکو کاکلێری ژەڵێ لە مەساحەیەکی کەما ئەمە ئێرە ناوەڕاستە ئێرە تا ئەویا زەختێکەکەن یاریزان بە نمونە ساکا کە کاک دلێرێنایەوە بەلامۆ سیر بوو چەند جارێکی توانی بچێتە ئەم خۆ ناچوە هاتەوە دواوە یعنی ئەمە هەمووی پلانی ئەم ڕاهێنەرەیە کە ناتوانێت ئەم تیپە بەباشی بەڕێوە بەرێەوەم پێم وایە دوێنێ ساکزگەر گۆڕانکارەکانیشی زۆر درێن کرد بەڵێ ئەگەر سەری کاگەریەکێک کاڵێ لە زمانی جستەیە لە زمانی ڕووساری کەسەکان تێگا دوێنێ دوسێ جار کە سوورەکەی نایە پێشەوە ساوزگەر یعنی سەری لێشەوە بوو نێزانی چیتر بکات چی بکات بۆی کە پارێزگاری لە ئەنجامەکە بکات بەڕاست زۆر باشە ئامارەگە خوێنمەوە سەبارەت بە بەلجیکا دواتریەم بە ئیسراحەت باس لە بەلجیکا و فەڕەنسا و یارەکانی دیکە دەکەین دۆمەنێک تێدێسکۆ ئێستا کاکە ئێوە هەردووکتان ئەڵمانی و من ئیتالیم ئەم کابرایە ئیتالیە و ئەڵمانەکان ئەڵێنی خۆمانە و ئێمە ئەڵێنی خۆمان سێمە ساقیکەینەوە چی بکەین لەکوێ لەدایک بووە خەڵکیێوێ ئیتالیە ئیتالیا چی بکە داوە لەوەش لە ئەڵمانیا تیانە تێدێسکۆوانە کاک دلێر دۆمەنیکەکە هیچ فەڕەنسیسکۆکە ئیتالی خۆی بەڵام مشکلەکە لەوایە ڕاهێنانەکانی لای ئێوە باڵێتی لە مەدرسەی و لە جیگم پرێسەوە وەریگرتووە لەبەر شازیاریکردنەکە شێسە دەچمە سەری ڕانەراتی ڕێت بۆ لایپزیکی بەخراپی کرۆ بەڵام سپارتاک مۆسکۆ و شاڵکەی باش بووە 6 یاری داڕشتەکەی بە پلانی 4-2-3 ئەوەی کە ئەڵمانەکان پێی ناسراون و تۆپی پێی ئەڵمانیای لەسەر بنیاد نراوە حەوت یاری داڕشتەکەی 4-3 بۆ کەمیش بەمان شێو لێ نزیکە لە 14 یاریدا وەک ڕانەری بەلجیکا شکستی نییە دەبردنەوە 4 یەکسانیە ڕانەرێکی لاوە لە دوای مارتینێز ڕانەراتی بەلجیکای کردووە دەرفەتەکە دەدەم بە ئێوە باسکردن لەسەر بەلجیکا دەست پێ دەکەین و فەرموو یاڵایی کاک محەممەد بەلجیکا خۆی تیپێکە وەکو بەشداری لە مۆندیالە تا ئێستا 14 جار بەشداری کردووە 6 جاریش پێم وابێ لە یۆرۆیە بەلجیکا بەو هەموو بەشداریکردنە سەیرەکەی من جارێ باسی ئەو ڕاهێنەرە ناکەم بەڕاستی باسی بەلجیک شێوازی یاری ئەوم نەبینیوە ئێستاە بەڵام باسی پێشووتر یەکەم باشە یەک وەسیفێکیە با بڵێن دووەم یەکی هەیە بەو هەموو بەشداربوون لە یۆرۆی هەشتایە بەرامبەر ئەڵمانیا دۆڕە لە 86 بە نەتیجەیەکی زۆر باش سەر نەکەوت کەچی بەڵام چوارم بوو
ئەو فترێش تقریبا باش بوو بەڵام بەهێزترین تیپی بەلجیکا 2010 دەبوو سەریشی لە بەرازیل تێکدا و خۆشی هیچی نەکرد واتە بەلجیکا تیپێکە وەکو تیپ دیارە هاتی بە فەڕەنسا دۆڕان لە 18 وەکو تیپ دیارە وەکو تیپێکە یعنی تەنانەت لە تەصنیف وای لات و هەر لە دووەم ناجوڵە کە نەتیجەشی نییە کە نەتیجەش نییە بەڵام بۆ ئەم هینا ئەم با بڵێن ئەمریکا لە تەصنیفە هۆکارەکەی و لە هەموو کاتێ لە پاڵاوتنەکانە سەرجەم یارەکانی ئەیباتەوە بە یەکەمیش سەرەکەوێ اینجا بەهێزترینیان 2010 بوو سێم بوو باسەکە درێژە پێ دەدەین ناوڕێکی کورد وەردەگرین دوای ڕێکلام دەگەڕێمە وڵاتان بەردەوام دەبین ئێرە سپۆرتچێکە گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و عێراق بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی بەباشی کوالێتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان خوار بانزینخانەی هەڵگورد جارێکی دیکە سڵاوتان لێ بەکاک لێر ئەفم کە با باسەکەی بەلجیکا درێژە پێ بدەین وەکو باسی ئاماری مێژوویە مەڵبژاردەیەمان کرد باش ئایا پێت وایە ئێستا بەلجیکا ینی ئەمجی لە بەهێزەی نەما ئەوەی کە ئێستا پێگاتەی لە بەردەم بەلجیکایە هەمانە و پێگاتانی ڕابدویا خودە ئەو جی لە بەهێزەی ڕابردوو نییە وەڵایی تقریبا ناڵێم لە با بڵێن لەکەیەوە بزەبت لە پێش 2010ەوە ئەم تیپە جێگیرە ئاستی تام لە حزەیە بەڵام سەیرەکەی ئاخر با بڵێن نەتیجەی کە زۆر زۆر بوو ئەوەی 2010 ئیتر لە مەرحەلەی هەشتا دەرەکرێ لە پێش هەشتا دەرەکرێ ئانی زۆر زۆرەکەی ئەو جارە بوو هاتە پێش کۆتایی یعنی نابینیت ئەو هەموو یاریزانە باشەی هەیە تەنانە لە 2010 نە ئینسیجامیان بە خۆت بوو تەوان 3-4 سیاریە کرد بەڵام بەرازیل هەموو شتێکی کرد بەرامبەری بەس گۆڵی نەکرد بە گۆڵێکی دیبڕۆین و بردیانەوە نەخۆی هیچی کرد نەیەشتی یانی بەرازیل بڕۆشتای لەو قەناعەتم بڕازگە زۆر بەهێز و چکە بەڕاستی یاری کرد یعنی ئەو یاریە گوناح بوو دۆڕا ساڵی 2010 بەڵێش یادگارژیان با من سەرنجی تۆ لەسەر بەلجیکا وەربوونم کە بێگومان دەزانم قسەی تایبەتی خۆتە دەیە و دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ینی بەلجیکا خاوەنی یاریزانی بەتوانێت ئەو ڕانەدارنی کێوەی لەن ڕاستە ڕانەری تایبەتتریان هێناوە بەڵام هێنریان هێناوە مارتینێزیان هێناوە ئیسپانیەوە تۆ تێدێسکۆیان هێناوە ئیتالیا ئەم هەڵبژاردەیە چی بکاوە بە خەونەکانی ناگات لە کاتێکە خاوەنی پێکاتێکی زۆر بەهێزەوە و یاریزانانی کە بەلجیکا خاوەنی هەموو کەس خەونیان پێوە دەبینێت کە دوامیش کەسیان مۆندیالی قەتەر کە شتێکی زۆر خراپ بوو بۆ بەلجیکا هەڵبە دوێنێ سەرنجێکمان باسکرد لەسەر کرواتیا هەمان شت کرواتیاش بۆ بەلجیکا من دووبارەیەکەمەوە هەندێکی هەیە کاک محەممەد من پێم وایە نوخبەکانی هەڵبژاردەکان بایانەکان جیاگەنەوە لە هەڵبژاردەکان نوخبەی هەڵبژاردەکان سێ هەڵبژاردن پێوتی بە بەردەوامی ئەمانەتوە ئەزانن لە پاڵەوانێتیا چیان ئەوێ هەڵبژاردەکانی خوار ئەوان ئەڕۆن هەوڵێنەوە نیەتی بۆ ماوەی 2 ساڵ 6 ساڵ دروستەکەن و لە پاڵەوانتیە کاسەیرەکەی بە بەهێزی دەرەکەون بەڵام خوار ئەوان کە ئاستی سێمە من پێم وایە بەلجیکایە کرواتیایە ئەم کۆمەڵە تیپانەیە کە سربیا کە هەمیشە یوغزلافیای جاران ئێستا سربیای ئێستا من سربیانە حەقی ناگرم چکا 50 وڵاتیان لێ کردەوە کە هێرزانەکانی هەمووی دابەش بوو کاکە جاران کاو و یوغزلافیا ئەژنۆ دەشکات جاران کاو بێگاتێکی بێزیانێ جاران کادوو ئیتحادی سۆڤێتی لەسەریان CCP-یەکان نووسرا بەشەر لێ ترسانیان ئێستا ئەوانە ئەو ترسیان نەماوە بەڵام لە نمونەی بەلجیکا لە نمونەی کرواتیا لە نمونەی ئەم دووەلانە ئەستێرەیان پێ بەڵام پشودرێژ نین لە پاڵەوانێتیان نازان ینی
ئەزمموی ناو پاڵەوانێتیان نییە چۆن ئیدامی ئەم پاڵەوانێتیە بەنیا ئیدامی ئاستیان نتاوکو بتوان ئەنجامێکی باش بەدەزێنن خۆتان کاک لێریش جوان ئاماژی پێکرد بەلجیکا ینی زۆربەی زۆری پاڵەوانەتەکان بگرە هەڵبژاردی بەهێز بووە یعنی بەو هەموو سەرکەوتنەوە بۆ هەموو گەشتن بە یۆرۆ و مۆندیالەیە هیچ نەبووە بۆیە مۆندیالک و یۆرۆیەکیە بووە بەڵام نیەتی بۆ لەبەر ئەوەی ئەزمموی ئەمەیان نییە ئێستش کە من ئەڵێم ئەم پێکات هەیە لە تەبەن وەکو کاک لێرتی لە 2010ەمان ئاستیان جێگیرە بەڕاستی ماوەیەکی زۆریش لە تەزدیفایەکەم بوون هەر لە پلەی یەکەما بوون بەڵام ئێستا لە دوای ڕۆشتنی مارتینێز من پێم وایە کە مارتینێز نەیتوانی لەگەڵم هەڵبژاردەیە شتێ بکات و بەو هەموو یاریزانە کە زۆربەی زۆری خۆی هێنابوونی و خۆی پەروەردەی کردبوون و خۆی تەکتیکی بۆ داڕێشتبوون لە هەڵبژاردەکەیان نەیتوانی ئەنجام بێنێ من بە دووری ئەزانم بەلجیکا بتوانێت لەم پاڵەوانێتیەشا شتێ بکات بەڵام لەگەڵیشیا وەکو وتم جارێکی تر ئەس کۆمەڵی ئەستێرەی هەیە و ڕاهێنەرێکیش قیادیانەکە کە من پێم وایە مەدرسەکەی مەدرسەیەکی گەورەیە و لە وڵاتێکی گەورەش ڕاهێناراتی کردووە کە ئەڵمانیایە بەڵام لەگەڵ ئەوەیە من پێم وایە ئەم ڕاهێنەرە پێویستە کا دیاریزانەکان وا ڕابێنێ کە پشوو درێژ من لە پاڵەوانتێکە یعنی سەیرەکەی هەندێک تیپ هەیە خۆی لە خۆیان پاڵێراوە کە پێشەوەی بێتە پاڵەوانتێکەوە ئەمە یەکەمە بێ ئەمە لەوە چ یەکەم بێ کێتە پاڵەوانتێکە هەندێک تیپمان هەیە لە ناو پاڵەوانتێکای گۆڕانکاریەکە کاک محەممەد باشترین نمونە ئیتالیای 82 بە سێ یەکسانمون سەرکەوتووە بەڵام وردە سەیرێکی یاری لە دوای یاری ئاستی بەرزە بۆ تا توانی پاڵەوانتەکە بەرێ یۆنانی 2004 دیپێک بۆ هەڵ پاڵێوراو نەبوو کەچی توانی جامەکە بەدەست بێنێ هەندێک تیپ هەیە لە ناو پاڵەوانێتەکانە ئەتوانن خۆیان فۆرمەلە بکەن خۆیان گۆڕانکاری بکەن تاوەکو بە من هیوادارم تێدیسکۆ ڕاهێنەرێکە لەگەڵ ئەو یانێ بە تایبەتیش لەگەڵ شاڵکەیە کە من بینیومە لەگەڵ لایپزیگا خراپبووە پێویست ناکەن لەسەرەوەی بڕۆین بەس لەگەڵ شاڵکەیە بەڕاستی جێدەستی لەگەڵ ئەم تیپەیە دیار بووە و لەگەڵ ئەم چەند یاریشان من پێم وابێت تێم قیادەی بەلجیکاکە دو یاری بەلجیکان بینیوە جێدەستی تا ڕادێشی باش بە یاریەکەەوە دیارە بە یاریزانانەوە بە تەوزیف یاریزانەکانەوە بەڵام هیوادارم لەم پاڵەوانێتیە شتێکی جیاوازم بیشان باتی دیست زۆر باش یاریەکانی ئەمڕۆ تەمان یاری ڕۆمانیا ئۆکرانیاشمانەیە ئێمە وەستانی لەسەر ناکەین لەبەروی دەمەوێت لەسەر فەڕەنسا بە تایبەت قسە بکەین و هەروە لەسەر هەڵبژاردەی نەمساش کاگلێر پێش دەستپێکی یۆرۆ مباپێ لە دوانێکیە وتی یۆرۆ بردنەوەی نازناوی یۆرۆ بۆ ئێمە گرنگترە لە بەرەوەی کە دەسەبەریکەین وە قورسیش لە بەوەی تاسە بەدەستینێنەوە و مۆندیالی بردوێتەوە بەڵام بە دیویشی تر با بڵێن فەڕەنسا خاوەنی چی یاخود فەڕەنسا بۆ هەمیشە لە لووتکەی هێزا ناو دێنرێ و باستان لە بەرداوامی کرد بۆ بەلجیکا لەم چەند ساڵە فەڕەنسا گەر سێری بکەی زۆر لە باشترەوە بە بەردەوامی فەڕەنسا دیبی بەهێزیە لە بەڵام لە پێش 98 پەولاوە هیچ نەبوو ینی هەشتاکان تۆزە بەقوت بوو لە 86 بەدواوە ئیتر هیچ نەبوو باشانەوە توشت باش با بزانین پرسی نهێنی فەڕەنسا چییە لەم ئاستی کە پێشکەشیەکان لەم پاڵێوراوی بوونێکەیەتی لەم پڕ ئەستێری و پڕیاریزانەیەکەیەتی کاک محەممەد من تقریبا ئەمڕۆ بابەت هاتە بەرچاوم ینی دینەکە وەک بڵێ کەسێکی ئیتر ئایا بەلای خۆیان نەدایشکان کەسێکی عەرەبی بوو ئیتر ئایا لە وڵاتە عەرەبێک ئەوی فەڕەنسا بۆیەوە بەهێزە ئەویت ئەم ئەفاریقە و عەرەبانەی تێکەڵ بووە بەڵام قەدریشیان نازانن بە پێی پێویست ئەویت ئەم بوتوڵانی ئەم ئەخیرە هەمووی ئەفاریقە و ئەفریقیەکان و عەرەبەکان هین بەڵام بەداخەوە ینی زۆر هینیان ناکەن با بڵێن ستایشیان ناکەن یەشا وەکو ئەوانەی خۆیان گەلی فەڕەنسی بەڵێ وەکو گەلی فەڕەنسی دیسەیرەکەی ئەوە چەنەها نەزمی هێناوە بۆک با بڵێن کانتیە تقریبا بڵێ خۆی جاران حسابماگە لە نەزدەیاریزانی تەجنیز بووم لە ساڵی 82 ڕەشی تیا بوو دوو ڕەشی تیا بوو جانتیگانە و تریزۆر ئەو دوانەی تیا دوو ڕەشی تیا بوو ئێستا وابزان دوو سپیتایە یعنی بە پێچەوانی ئەو کاتە بڕم 98 بە دوو سەری زێدان مۆندیالێکە بە 2000 بە تریزیگێ جامی ئەوروپا و کیشۆرەکانە پاپێ جامی گیانی بۆ باواتە ئەو توانیەتی سوود لە مجەنسەکان بینی دووگاری و ئەو هێرشبەرەکەی درنۆیەکە ناوەکەم ێستا لە ینی ئینفراد نیان فەوتان بە زیدان کاسەکەیان یعنی فەڕەنسا بەڕاستی ئەمە زۆر تەئەسیری هەبوو بۆی یعنی مەدرسەیەکی ئەفریقی و عەرەب
يعني يترتيكل أو تيبا بو أو بابلين أو تيبا بو آسيا برزو زوريش وما اتحادي فرنسا طبعا اشتكي باشي كردو زوريش باشي كردو هركشي فرنسا شوي راحت ولا قالوا مجلسانه یادێک جانەگەر بێمە سەر دیوی نێوخۆی فەڕەنسا و دیوی ئەو پێگاتەی کە دیاری کراوە چونکە ئێمە باسمان لە ئینگلتەرا کردوتمان پێگاتەیەکی دیاری کردووە لەولاوە کۆمەڵ یاریزان کە دوورخراونەتەوە ناڕازی بوون ئێستا هاتووە ساوزیت تاملکردن پێدوانە فەڕەنساش لە هەمان دۆختایە فەڕەنساش کۆمەڵە یاریزانی زۆر باشی بەجێشتووە کە نەیە ناوتان پاڵەوانتیە و هەمان ئەو قەیرانەی کە ساوزگەی تیدایەتی لە بەشداری پێکردنی لە 26 یاریزانی باشە دیشان پیشتی دابێت من پێم وایە هەر لەو کاتەوەی کە دیشان ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی فەڕەنسای وەرگرتووە تا ئێستا بەلایانی کەمەوە بۆیە 4 پاڵەوانتی یەکەم بواە دیشان بیش بە دیوەکەی خۆیان ڕاهێنەرێکی سەرکەوتوو نەبووە بۆ بەراورد بۆ هەموو ئەستێرەوە بۆ هەموو یاریزانە باشی کە لە پێکاتی فەڕەنسا هەبووە وەرە سەیری کە فەڕەنسا لە دوێنێ یەکەم مەزمونشی لە چواردەوە دەست پێ دەکات گۆڵەکەی ئەویش بەڵێ مۆندیالی بەراز سەیری پێکاتی ئێستای کە دوو یاریزان سێ یاریزان لە یەک مەرکەزا هەن هەرسێکیشان نەستێرن هەردووشیان نەستێرن لە 2010 بە هەمان شێوە لە 2020 بە هەمان شێوە لە 2022 بە هەمان شێوە کە دەبوو جامەکە بەرێ باشە لەبەرەوە من پێم وایە دیشان ئەو ڕاهێنەرە گەورە بەناوبانگە ئێستا لەوە چێ خەڵکێک ڕخنەما لێ بگرێ بڵێ کاکە وەکو یاریزان وەکو ڕاهێنەر جامی جیانی بردووە ئەخا خۆبەوە نییە وەڵڵا باوکم یاریزانەکانی فەڕەنسا ئەوانیش وەکو ئینگلتەرا خۆیان ئەستێرەن و خۆیان بۆ شێحزاژینات جێدەستی دیشان بە تەواوەتی پێم بڵێ لە کوێ لە چی یاریەکە جێدەستی دیشان لە سا هەفتا بە تیپەکەەوە دیارانم دیشان ڕاهێنەرێکی باشە چونکە من ڕخنەی لێگرم لەسەر ئەو هەموو ئەستێرەوە لە دوای ئەو هەموو پاڵەوانتیە بۆیە بەلایانی کەمە 4 نازناوی هەبووە لەبەرەوە من پێم وایە فەڕەنسا تیپێکی زۆر بەهێزە و ئەزمموی پاڵەوانێتی هەیە فەڕەنسا لە دوای 98ەوە سەیرەکەی بە بەردەوامی لە پاڵەوانتەکانە ڕکابەرە و ئەگا بۆ ئامانجی کە ئێوێ من پێم وایە یاریزانی وای هەیە کە بتوانێت یاریەکانی بۆ یەکلای بکاتەوە ئێستا بە قیادەی پاپێەوە کۆمەڵی یاریزانی تر کاتوانن خۆیان ڕاهێنەر بن لە نێو یاریگایە بۆ تیپەکەی خۆیان ئەمەش زۆر گرنگە ئێمە کرۆزێک لەکوێ بێنین کرۆس کە خۆی ڕاهێنەرێکی دووەم بێ لە نێو یاریگای بۆیە من ترسم لە ناگلیزمان زۆر نیە لە بەرەوەی کرۆز لە ناو یاریگایە بەڵام ئەگەر کرۆزی تیانە بۆ ئەم پێم وایە ناگلیزمان ئەکەوتە هەڵەوە ئەرچی قورس بوو ئێستا دیشان ئەرچی ئاسانە ئەو یاریزانانە لایەنە خراپەکان بۆ داپۆشیوە بەڵام سەرڕای ئەوەش من پێم وایە فەڕەنسا ئێستا پاڵێوراوی یەکەمە لەم پاڵەوانێتیە و من پێم وایە ئەوەی کە فەڕەنسا هەیەی ئەو نوخبە یاریزانی کە ئەو هەیەی هیچی پێشتر لەبەر ئەگەر بە دیوی هاندەربوون بیرکەینەوە منم پرسیارم ئاراستم بەڕووی هەردووکتانە ئەگە بۆ نمونەیە سێمە هاندەری فەڕەنسا بین هەرسێکمە ئەنی لە جێ ئەو هاندەرانە بین کە ئێستا بینەرمانن حەس بکەین فەڕەنسا میۆڕۆیە بەرێتەوە یا حەس بکەین ئەمجی لە جوانەی فەڕەنسا دیشام لەم پاڵەوانتیە شکست بێنێ و لە پۆستەکەی دوور بخرێتەوە ڕانەرێکی نوێ بێت کاک محەممەد دیشام وەکو کاکیادگارڵێ یان ئەم هەموو یاریزانەی بەدەستەوەیە لەگەڵ ئەوەش ئەنجامی هەبووە بەڵام دیشام یاریکردنی زیاتر ئەها چۆنەڵێ تقریبا ئیتاڵیاکەی جارانی هێنابەوە لەم ساڵانی کە بتوڵەکانی کەرەسەکانی ئەو نیە ئیتالیا لە ئیجباریە بۆ جۆرەیەگە ئیتالیا خۆی هینی وایە خۆی تاکتیکی وایە لە ڕەسەنەوە وایە ئیتالیا ناچمە سەری هەروە وەکو پرسینێکە باسەکە ئیتالیا لەو ریتمەی خۆی شێوازەی خۆی بچێتە دەرەوە بتوڵە نابێت ئەبێ وەکو گازبرینی یاریکە چۆن یاریکرد ئەوە یاری ئیتالیایە ئەوە با بڕات فەڕەنسا چونکە دیشام خۆی مەرکەزی ناوەندی قەتع بوو زۆر گرنگی بەو دوو شوێنادا یعنی کاتی خۆی ئێستا بەڕاستی بەڕای من چوامینی و کاماڤینگە دەوری کانتی و بۆگبا نبینن بەڕاستی فەڕەنسا ئەو دوانە ڕایدیشی هەبوو ماتویدیشی هەبوو کە هەر ئەو مەرکەزی یعنی زۆر گرنگی بەوەداوە بۆیش سەرکەوتو بوو لەو بتوڵانەی کە بردی بەڕاست ئینجا بەرگریەکی چڕەکات یعنی مەجال نادا طبعا دوو جەناحی زۆر خێرا و مراوغی شیەیە هەرچەند بەڕاستی من دیمبیلی لە دۆرتمۆندیش بوو هەتا بڵێ یاریەکە بەڵام بەخوا بۆ گۆڵکردن ئەوە نییە یعنی کۆمان باشتری بۆ گۆڵکردن بۆ زۆر شت بەڵام وەکو سورعەت و بڕین ینی حەلی نییە هین
عوسمان ديمبلي زۆریش خەتەرە لەوانە بڵێم لە ئیمپاپیش خەتەرتر بێت لەبەرەوە دیشام زۆر گرنگی بەرگری ئەدا اینجا ئێستا تقریبا تۆ زیاتر هینی کردووە زیاتر ئەچێتە پێشەوە 4-2-3 یاریەکە پێشتر پێم وابێ 4-5 یاریە کرد یعنی وا بڵێن لەگەڵ وەسەتە ئیرتیکازەکانە دوو وەسەتەکە دوو جەناحەکەش لە یەک ئاستادایەنە تەنها گریزمان لەوینە وەکو حڕیارێکە وەکو ناوەندێکی هێرش بێت باش تۆ بزانم چیم جوابیت من پێم وایە خوا پرسیارەکەی وڵای ئەوەی ئێستێگەیە مەرسێکمان هەندێری فەڕەنسا بین بەڵێ من پێم وایە ئەگەر خۆم ئێستا هەندێری فەڕەنسا بووە ئێمە کەیەتی شینە ئێرە قساکەین وەکو ڕۆژنامە نووسێ قساکەین قسە ناکەین بەڵام من پێم وایە فەڕەنسا ئێستا گەر من لایەنگر بوومە حەزمەکە لەر فەڕەنسایەکەم بێ نەگوەکو دەردی کابرا و توی حەزکە چوارتان لێکرێ بۆی ڕایەنەرەکە دەرکەم گۆتی با بن خۆ خواخوای خاڵێکمە لە خاڵێک دەستبێن چاری چیم لێ بکرێ ڕایەنەرەکە دەرکەم پێم وایە فەڕەنسا مقاومەی ئەوەی تایەکە یەکەم بێ کە ڕکابەری بکە کە بگاتە یاری کۆتایی لەبەرەوەی کاک محەممەد باسما کرد کۆمەڵێک چەک بەدەست فەڕەنساوی لە نێو یاریگایە ئەتوانن یاریت بۆ یەکلاییکەنەوە ینی تۆ کە ڕاهێنەرێک بی لە دەرەوە ڕاوەسی سەری ئەم یاریزانانە بکەی ترست نییە ئەو ترسی دوێنێ من پێ دەڵێم ساوزگەت دەموچای دووسێ جارکێنایەتی سەرۆگەر سیرت کردایە خۆی تۆقی بڕایەنەرەکە بەڵام لە کاتێکا من خاوەنی ئەو یاریزانانە بم هیچ پێز بە ترس ناکە لەبەری من ئەزانم جەودە و ئاست و توانیان چییە فەڕەنسا ئەمەی هەیە فەڕەنسا ئەم مقاومەتی هەیە کۆمەڵە یاریزانی باش وەکو کاک دلێر باسی کرد لە بەرگری و لە ئیرتیکاز و لە باڵەکان و لە ناوەڕاست و لە پێشەوە هەیە ئەتوانن هەر کاتێک بیانوێ کاکە باشترین نمونە چی هەیە لە یاری کۆتایی ئەرجەنتین دوو گۆڵی لێ کرد لە ماوەی سێ خولەکە دوو گۆڵەکان کردەوە ئەتوانیان گۆڵی تریشکەن بەمەر جێمی یەکەم هیچ نەبوو هیچ یعنی نییە تەنها نیو خەتەریشیان نەبوو بەڵێ کەواتە تۆ ئەم یاریزانانت پێیە کە ئەتوانن یاریت بۆ یەکلایی بکەنەوە بۆیە من پێم وایە فەڕەنسا ئێستا ژەڵێم هەرچەنە من گلەیم لە ڕەخنم یا بۆ چوونم لەسەر دیشام هەیە لەسەرەوەی کە شێوازی یاریکردنەکەی تا ڕادەیەک بە دڵی من نییە لەبەرەی فەڕەنسا کە خاوەنی ئەو هەموو ئەستێرەیە بێت و کە تیپێکی کراوەی هەبێ بتوانێت لە هەر خولەشێکا هێرش دروستکە گۆڵی پێێتەوە مارکا پێویست ناکاتەوە زیاتر دواوەت قایم کەیت و دانیشی خەریکی دژە هێرش بی بەم یاریزانانەوە بۆیە پێم وایە فەڕەنسا تیپێکە لەم پاڵوانێتیا پاڵێوراوی سەرێکیە بۆ دەستەبەرکردنی نازاوەکان جاتی بەکانیتر بەدوایەن باش ئەکرێ دیشامپ شێوازێکی نوێی لێ چاوەڕێ بکەین لە یاریەم ڕۆیان بەتایبەت بەرامبەر بە ڕاڵ فلانجنی کە هەمومان دەزانین ئەو ڕایەنەرە بوو کە بایرنی ڕەت کرد و ڕایەنەرەیەکە پێشتر زۆر باشکرا بە ئاماژەی بە کێشەکانی مانچستەر یونایتد کرد کە ئێستای ترەڵەن بەخوا قسەکەی و کاتێ ڕانجنیک تاوا کەوتی چواردە یاریزان پێویستی بە گۆڕانکاریە دیشام لەگەڵ ئەم ئەرکەیە و لەگەڵ ئەم کۆمەڵەکەشی بەڕاستی کۆمەڵێکی بەهێزە بیرمانە چێمیارێ نەمسا دواتر سویسی دواتر هۆڵندای لەگەڵدا وەروەڵ بژاردەی پۆڵنداش چاوەڕیشتی جیاواز بکەین من پێم وایە نەمسات هەمیشە تیبێکی باش بووە ئێستاش لە سەردەمی ئەم ڕاهێنەرە ئەڵمانیا و لە کاتێک شکە بایرنی ڕەتکردۆتەوە کۆمەڵێک گەنجی دروست کردووە کە نەمسا ئەبێ شانازیان پێ بکە بۆ داهاتووە تیپیەکەن بەڕاستی کۆڵ نایەن یعنی تیپێکی کۆڵ نەدەرن تا دوا ساتەکان ئەجەنگن یاریزانی باشیان پێ خطوتەکانی هەمووی نزیکە لە یەکەوە بۆ شاییان زۆر تێناکەوێت ئەگە سەیری ئەم چەند یاری دۆستانەی کە کردوانەیە لە پاڵاوتنەکانە ئەزانی جەودەی یاریزانەکان لە ئاستێکی زۆر بەرزایەوە ترسیان بەرامبەر هیچ هەڵبژاردەیەک نییە یعنی ئەگەر بەرامبەر فەڕەنسا بەڕازی لە ئەرجەنتین یاریکەن یاری خۆیانەکەن ئەمانە بۆیە پێم وایە دیشام ئەمڕۆ ڕوبەڕووی ئاستەنگێکە بێتەوە لە بەرامبەر نەمسایە بەڵام دوجار کاک محەممەد لێرە تۆ چی گرنگە ئینگلتەرا ئێمە باسماکە دیسانەوە بابێنینەوە ئینگلتەرا دوجار یاریەکەی بردەوە هۆڵندا هەرچەنە ئەرکەکەی قورس بوو لەگەڵ پۆڵندا بەڵام لە خولێکی هێشتا و ئەوەیە گۆڵەکەیان کردو بردویانەوە بردنەوە لێرە گرنگە چکا خۆناغی کۆمەڵەکانە بە تایبەتی یەکەم یاریشکان لێر قسەی تۆ کاک محەممەد ڕاستەکەی نازانم بزڵبت ئەمە شتێک هاتە بەرچاوم لە وابزانم کانتی گەڕانۆتەوە بەڵێ یاریش پێکە بڕوان ناغەم لە پێگاتی سەرکیا بەشداری پێ بکە بۆیە باس پێشتر باسۆم کرد بەڕاستی پێم وابێ کانتی یەکێکە لە یاریزانە گەڕاوەکان بۆ فەڕەنسا توخوا بایەکتە ئیشی دیشکەمەوە چونکە تۆ قسەکانی خۆت بکە
ئەم دوو یاریکە بەرامبەر ئەڵمانیا یاریان کرد سەیرم کانتیشکە لە یاریزانە گەڕاوە ئەو وەسەد دیفاعی جاران نەبوو کە فەڕەنسا هەیبوو بەدایبەت لەگەڵ ئەڵمانیایە کە هەر دوو یاریەکە دۆڕا کە ئەڵمانیایەکی لە دوای شکستەوە هات فۆلەر هات یاریەکی کرد کە دەست زۆر بە ئاسانی بردێ و نێش خەتی جەزای ئەڵمانیاش ببڕن تەنها ئەوەی خەتەر بووی فەڕەنسا ئۆڤەرات شوت لێدا یاریێک کلاسیکە کۆنەکەی ئەڵمانیا خۆی بووە ئەوە خۆی بوو ئێستای ناگلیزمانی شەماشەوە یاری بکە من تەسەورەکەم هیچی پێ نادوێن یاریەکەی فەڕەنسای دووەمیش لەو قەنەعەتەم دوای ئەو سیاریە خراپی ناگلیزمان هاتەوە دوو یاری باشی کرد ئەوەش دەستی ناڵێم فۆلەر هاتووە تەشتی لەو شتیوانیدان بەڵام پێی وتووە وا یاری مەکە وا یاری بکە دڵنیام چونکە هەمان ئەو یاری کرد لەبەرەوە کانتی بۆیە هێناوەتەوە من وەکو خیبرە کەم خیبران چوامینی و کەمەڤینگاش هەرچەند ڕابیۆت شاریەکە ئەزانجی خەبیرە بەڵام وەکو قەتع ئەو دوانە مابیانە کانتی ئەساسە بەڕاستی یعنی کانتی یەکێکە لەو یاریزانایی مەکەلیلی جارانە ئەنجا بەنسبەت نەمساشەوە نەمسا دوێنێکە سەیری قایمەی یاریزانەکانم کرد 81 یاریزانی لە دەوری ئەڵمانیا بە دەرەجە 2 3 و یەکیشەوە 30 یاریزانی لە دەوری بۆندسلیگایە دە یەک تقریبا 30 یاریزان لە بۆندسلیگا یاریەکەن ئەو یاریزانە ناودارانی کەوا ئێستا یاریەکەن ئەوی لە تەشکیلەن هینێکە 11 یاریزانە خۆ 30 یاریزان لە بۆندسلیگا یاریەکەن بەس ئەوەی لە تەشکیلەکەیان 11 یاریزانی تایە ئینجا نەمسا یەکەن تیپە شێوازی ئەچێتەوە سەر ئەڵمانیا یعنی نییە زۆر شێوازی بە ئامۆزای یەکەم یەک بوون بە ئەڵمانیاکە ئەنجا مدەڕیبەکەش ئێستا ئەڵمانیا ئەیتر ئەوە ینی ئەمساڵ تیبێکی کاتە یاریی قورچاوەڕێ فەڕەنساکە سپاس بۆ یادگار محەممەد سپاس بۆ کاگلێر حەمید کە لە مەسیەوەکان ئامادە بووی سپاس بۆ هاوکارانم ئەڵلقەی ئەمڕۆی یۆرۆ ئەمریکاشم پێشکەشکردن تا بێگەشتنەوەکانی تر بەخواتانە سپێرم بخواتەنە